ئەمە بە خێرات نوەکەین گەلێک بەخێر بێن سەر و سەر چاوان مەمنون و سوپاس ئەکەین ئێمەش عەشیرەتی سووچی پێن خۆشە هەموو کوردێک سەرکەوی نەک ئەو بتەوسێتەوە چیدی گەلێک بەخێر بێن و گەلێک مەمنون وەک چالاکوانانی قەڵغانی زیندوو ئەمڕۆ هاتوونی بۆ سەردانی عەشەتی سوورچی و سەردانی هەموو عەشەتەکانەکەین کە لە دەڤەری برا دۆستە و بە مەبەستی ئەوەی کە هاتوونی ئێرە ئامانجی سەرەکی ئێمە لە دژی داگیرکەری بوەستینەوە و بە هەماهەنگی لەگەڵ عەشەتەکان و لەگەڵ تەواوی گەلی کورد و بانگەوازی لە هەموو عەشەتەکانەکەین لە هەموو گەلی کورد و بخەرین برادۆستەکەین کەوا بێن سەردانی قەڵغانی زیندوو بکەن و بە ئامانجی ئەوەی بەرامبەر داگیرکەران بوەستینەوە و لە دژی داگیرکەران بوەستینەوە ئەمڕۆش هاتوونە سەردانی عەشەتی سوورچی بە مەبەستی ئەوەی لەگەڵانە کۆبینەوە و هەمویان پێشوازی چاکیان لێمان کردو و لەگەڵانە کۆبینێتەوە و لە دژی داگیرکەر و هەمان هەڵوێستی خوانەوێ بەرامبەر تورکی فاشیست